وڵا پێشتر ڕقم لێ و بەس ئێستا باشترم. دوو خوشک و برا بەیەکەوە بەشداریان لە پێشبڕکێی بیرکاری هیزری کردووە. ئەوان پێشتر بە شێوازێک بوون کە ڕقیان لە بیرکاری بوو. بزانم ئێستا ئەو ڕقیان ماوە یان گۆڕانکاری بەسەرداتوە. سڵاوتان لێبێ. سڵاو لە تۆش. ئەمڕۆ بەشداری پێشتر ڕقت لە بیرکاری بوو بۆت باسکردم. ئێستا چۆنی؟ وڵا پێشتر ڕقم لێ و بەس ئێستا باشترم. لەبەری مامۆستا ئاڵا بۆی ئاسانتر کردین سپاسی پێمانگەی لیۆش دەکەم کە ئەوەی ئاسانکردنی بیرکارەکە. ئێستا زۆرم حەز لێدی. ئەی تۆ؟ من خۆم خودی خۆم وانێکی ناخۆش بوو لەلام بەڵام سوپاسی پەیمانگای لێ و مامۆستا ئاڵا دەکەم کەوای کردو وانەکە لامان چێش بەختر بێت. ئێستا ئێوە هەر ژمارەیەک دەتوانی لێک بدەنەوە؟ وەڵا تەقریبی. ئای جگە لە بیرکاری ئارەزوتان لە چ دەرسێکی دیکەیە؟ وانە ئینگلیزی تاکە دەرسەکە زۆرم حەز لێیە سوپاس بخوا باشترە. ئای تۆ؟ وەڵی من نازانم. هەموو وانەکان؟ ناوەڵم. ڕقت لە چوانەیەکە؟ وەڵا عەرەبی. دەبەی وای ئەوەی لەبێ سەرکەوتوبی. مامۆستا ئاڵا کێ دەتوانێت فێری بیرکاری هیزری بێت؟ چ تەمەنێک؟ ئێمە لە تەمەنی 5 ساڵە هەمانە کاچێتە باخچەوە هەمانە حتا تەمەنی 7 ساڵ کە ئێستا ماڵانەیان بینی هەمویان 16 و 15 و 17 لەو تەمەنانەوە ئەتوان بەشدار بن لەگەڵ. لەوە زیاتر تەمەنی گەورەتر بێ فێر نابێ؟ بابا فێر بێ بەڵام کەمێلانێ بۆوان قورستر بێ بەڵام بۆ ئەمان پرۆگرامەکە تام تەمەنە ڕێگەی پێ ئەتوانم بڵێم تا تەمەنی 90 ساڵ و 100 ساڵیش فێرە بێ بەڵام بۆ پرۆگرامی خوێندن کە بە کەڵکی بێت تا 7 ساڵ وەریانەگرێت. باشە چ جیاوازێکێ لە نێوان ئەو بیرکاری هیزریە لەگەڵ بیرکاریەکەی دیکە کە بە نووسینە؟ ئێمە ئەتوان بڵم بە شێوەی یاری فێرەکەین تەکنیکەکانی ئێمە جیاوازترە. باشە ئێمە ناڵێن یەکۆیەک ئێمە لە شێوە ئەوە مرومان هەیە لەسەر ئەپاکۆس مرومان هەیە مناڵەکە مروەکان ئەبژێرێت ئەو کاتە ژمارەکانی بۆ دەرەچێ ئەنجامی بۆ دەرەچێت. لەبەرەوەی بە یاریە ئەمە هۆکارێکە منداڵ پێچوانە بێتەوە بۆ منەوە وەرەگرێ حەزی لێت زیاتر وەرەگە زووتر وەرەگرێت. هەردووکتان دوانن بەیەکەوە لێرە بەشداریتان کردووە. کامتان گەورەترن؟ چەند گەورەترین؟ 5 دقه. کامتان زیرەکترن؟ وەڵا وەک یەکن. هەڵەکانیشمان پێکەوەیە. لار کردێکنین هەڵەکانمان وەک یەکە. لەکوێ هاتوونە؟ پیرەمەگرون. لە پیرەمەگرونەوە هاتوون. لە چ پۆلی چەند دەخوێنن لە چ شوێنێکەوە؟ چین بۆ 6 بۆ پۆلی 6. لە چ قوتابخانەیەک؟ قوتابخانەی بەرزینی بنەڕەتی. مامۆستاکانتان هاوکارتان بوونە بۆ فێربوونی؟